هذه الحوادث لا بد وأن يحاسب. یەکەمین سەرۆکی هەڵبژێردراوی میسر و یەکەمین سەرۆکیش کە بڕیاری لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. کاردانەوەکان بەرامبەر بڕیاری لە سێدارەدانی محەممەد مورسی سەرۆکی پێشووی میسر بەردەوامە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت بڕیارەکەی دادگای میسر پێچەوانەی یاسایە و لەگەڵ ڕێوشێنە نێودوڵەتیەکاندا ناکۆکە. ناتوانای گرتوەکانیش نیگەرانی خۆی لە بڕیارەکە دەربڕی و وەزیری دەرەوەی ئەڵمانیاش ڕایگەیان بڕیارەکەی دادگای میسر جۆرێکە لە سادان و ئەڵمانیا بەتوندی دژی بڕیارەکەیە. Darbeyle yıkılan sadece Mısır demokrasi değil. تا ئێستا تونترین هەڵوێست لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیاوە بووە کە بڕیارەکەی دادگای میسری وە گەڕانەوەی میسر بۆ سەردەمی میسری کۆن واتە سەردەمی فیرعونەکان وەسف کرد. پێشتریش تورکیا بە توندی دژی لادانی محەممەد مورسی لە دەسەڵات وەستایەوە و لەو کاتەشەوە تا ئێستا پەیوەندیەکانی ئەو وڵاتە گرژی تێکەوتووە. ڕێکخراوی لێبوردنی نێودوڵەتیش دەڵێت بڕیارەکەی دادگای میسرەوە دەسەلمێنێت دەسەڵاتی دادوەری لە میسر لە دۆخێکی خراپدایە. لە ناوخۆی میسریش کۆمەڵی خوان موسلیمین و لایەنەکانی نزیک لەو کۆمەڵەیە بڕیارەکەی دادگای میسر با بڕیارێکی سیاسی دەزانن و بە توندی دژی بڕیارەکە وەستاونەتەوە. حەزبی ئازادی و دادپەروەری کە باڵی سیاسی خوانە وەگاماژەیەک باگەری سەرهەڵدانەوەی تونند و تیژیەکان لە میسر دەڵێت بڕیارەکەی دادگا دەیسەلمێنێت نایرانی حکومەتی میسر پێویستە هەموو شێوازێک و ڕێگایەک بگرنە بەر بۆ بەرەنگاربوونەوەی دەسەڵاتی کوتەداچیەکان. وتەیەکی باو هەیە دەڵێت شۆڕش سەری ڕۆڵەکانی خۆی دەخوات. ئەم وتەیە لە شۆڕشی فەڕەنسیەوە سەرچاوی گرتووە کە لە دوای سەرکەوتنی شۆڕش بەشێکی زۆری سەرکردەکانی شۆڕش لەلایەن هاوڕێ شۆڕشگەڕەکانی خۆیانەوە کوژران. لە شۆڕشەکانی رووسیا و ئێرانیش بەشێک لە سەرکردەکانی شۆڕش دوای سەرکەوتنی شۆڕش لەلایەن هاوڕێکانیانەوە کوژران. محەممەد مورسیش کە ساڵی 2011 و لە کاتی شۆڕشی میسردا لە زیندان ڕای کرد بۆەوەی تێکەڵ بە شۆڕش بێت لە ئێستادا خەریکە بە هەمان چارەنووسی شۆڕشگێڕانی فەڕەنسا و رووسیا و ئێران دەچێت. مورسی پێنجەمی سەرۆکۆماری میسرە و لە مێژووی وڵاتەشدا تەنها سەرۆکۆمارە کە کەسێکی مەدەنی بوو و لە ناو سوپادا نەبووە. لە دایکبووی ساڵی 1950 و سەرۆکی حەزبی ئازادی و دادپەروەریە و لە نێوان ساڵانی 2000 بۆ 2005 ئەندامی پەرلەمانی میسر بووە. مورسی لە دوای سەرکەوتنی شۆڕشی میسر لە هەڵبژاردنەکانی حەفتەی حوزەیرانی 2012دا لە 152 دەنگەکانی بەدەستهێنا و بۆ سەرۆکی میسر ناوبراو کە یەکێک بوو لە کەسایەتە دیارەکانی خوانی میسر لەلایەن نێرانی گروپی خوانەوە تۆمەتبار کرابەوەی لە ئامانجەکانی شۆڕش لایداوە و هەوڵی داوە دەسەڵاتێکی ئاینی لە میسردا جێگیر بکات. دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر سەرۆکاتیەکەیدا خۆپشاندانەکان لە میسر دەستی پێکردەوە و خۆپشاندەران داوای دەزەکارکێشانەوەی مورسیان کرد. دوای نزیکەی 2 مانگ لە خۆپشاندانەکان سوپای میسر دەستوەردانی کرد و ڕۆژی 3 تەمموزی 2013 کۆتایی بە دەسەڵاتی مورسیێنە.